من ساریا بەکر ئەحمەد قادر خەڵکی پارێزگای هەڵەبجەم هەر لە ناو سنووری پارێزگای هەڵەبجە دانیشم بە شێوازێکی ڕسمی لە ساڵی 2010 دەستم کردو بە یاری هەر وردە وەکو هەر کەسێکی کە سەرەتا سەردانی هۆڵەکانی وەرزش ئەکات بۆ کێشداگرتنەوە بۆ لە ژڕێکی و بۆ لە جوانی یاری ئەەکەی وەکو هەر خانمێک کە دەست ئەەکەی بە وەرزش. بەڵام دوای ئەوە من لە 2010 کە بۆ یەکەم جار لە پارێزگای سلێمانی پاڵەوانێتی هێزی لەشکرایەوە بۆ خانمان دەستم پێ کرد. لە دوای ئەوە لە 2010 ئێمە وەکو تیمی کوردستان بەشداریمان کرد لە پاڵەوانێتی هێزی لەشی وڵاتی تاران لەوێ خۆشبەختانە من توانیم سێ مەدالیای زێڕی ئاسیایی بەدەست بهێنم. لە دوای گەڕانەوەمان لە ئێران و بەردەوام تەمرینکردن و خۆ ئامادەکردن بۆ پاڵەوانێتیەکان کچانی تری هەڵەبجە پەیوەندیان پێوە کردم توانیم سەرپەرشتی کۆمەڵێک کچ بکەم کە توانیمانە زۆرترین نازناو بۆ سنووری پارێزگای هەڵەبجە بهێنینەوە زیاد لە 5 یەکەمیمان بۆ پارێزگای هەڵەبجە هێناوەتەوە هەر لە هێزی لەشی پارێزگاکانی عێراق و نەتیجەی باشمان هەبووە. خۆشم لە 2022 توانیم بەشداری پاڵەوانێتێکی نێودەوڵەتی بکەم لەسەر ئاستی 27 دەوڵەت پلەی یەکەم بەدەست بهێنم. لە 2019 من وازم لە ئیتیحادی کوردستان هێنا لەگەڵ ئیتیحادی قۆبەدەنی کلاسیکی عێراق تێکەڵ بووم تا ئێستا خاوەنی بەهێزترین ڕیکۆردم لە هەموو خاکی عێراق بە هەموو وەزنەکانەوە ینی لە یاریزانی وەزنی سوگوەری بگرە هەتاوەکو یاریزانی وەزنی قورس ڕیکۆردی سکواتی منە ڕیکۆردی پرێسی منە و دێدلێفت هی منە سپاس بخوا کە توانە وزەیەکی باشی پێبەخشیوم. لە ساڵی 2023 بەشداری پاڵەوانێتێکی گیانم کرد لە وڵاتی میسر کە توانیم سێ مەدالیای زێڕ بەدەست بهێنم لە 5 یاری کە لەوێ کرا لە فول پاور لیفتینگم توانیم لە وەزنی خۆم پلەی یەکەم بەدەست بهێنم. دوای ئەوە لە سینگل پرێس و سینگل دێدلێفتە دیسان پلەی یەکەم بەدەست بهێنم ئەوە خۆشترین دەستکەوتی من بوو و لە ئێستاشا دووبارە لە ئامادەکاریم کە دووبارە لە مانگی 8 2023 اختیبار کرا بۆ یاریزان بۆ ئەوی بەشداری بتوڵەی عالم بکات دووبارە لە ساڵی 2024 و لە ئێستا لە ئامادەکاریم بۆ پاڵەوانێتی گیان لە 2024. من وەکو کچە یاریزانێک کە دەستم کردو بە میاریەوە هەر لە سەرەتای دەست پێکردنم حسێب کە هەتاوەکو ئێستاکەەوە نزیکی 10 ساڵە من بەردەوام پاڵەوانێتی ئەەکەم پاڵەوانێتیم لەسەر ئاستی ئاسیایی هەیە لەسەر ئاستی نێودەوڵەتی هەمەوە لەسەر ئاستی گیانی هەموو دووبارە خۆم بۆ بتوڵێکی دووبارەی گیان ئامادە ئەەکەم بەڵام بەداخەوە هەتاوەکو ئێستا نە لەسەر ئاستی پارێزگانە لەسەر ئاستی بەڕێوەبەرایەتی وەرزشیەکان نە لەسەر ئاستی هیچ نادێکی هەڵەبجە نە هیچ ڕێکخراوێکی ژنان و کچان و ئافرەتان هەتاوەکو ئێستا من شخصی بەخۆم لە یەک دەسڕی سەر چیە کە وەرم نەگرتووە یەک بتڵ ئای خواردنەوە چیە دەستگرۆیان نەکردوم ئەوەی کە لە ناو وەرزشا بێ ئەزانێ وەرزش چەندێ مەسروفی هەیە و ڕێگریەکان لە وەرزشا لە هەموو جۆرێکی وەرزشا ڕێگری هەیە. یاریکردن بۆ خانمان هێشتا هەر قورسە ئەبێ دەوری دوو کارکتەر ببینی بە حکمی ئەوەی کە من لە پاڵ وەرزشکردنەکە من مامۆستای مەکتەب بووم لە ئامادەی کوڕان دەرزم وتۆتەوە ڕێک ئەبێ دوو کارکتەری جیاواز بم لە بروی وەرزشەکەم نەبێت بە باعیسی ئەوەی کە کۆمەڵێک کەس بە شێوازێکی کە مامەڵەم لەگەڵا بکات و زۆر ئۆپن بێ لەگەڵما و نەش بمە بە باعیسی ئەوەی کە ینی خەڵک ینی بە شێوازێکی قسە لەسەر من بکە ینی کارکتەری مامۆستایەتەکەشم لەکەدار ببێت مەجبوری دوو کارکتەر بی لە کۆمەلگایە کە ئەچیتە دەروی هۆڵ کارکتەرێک بی کە خەڵک بەدڵی بێت و کە هاتیتە ناو هۆڵ ئەو کارکتەرە بی کە خۆت ئەتەوێ و خەونی خۆتەوە هیواو لەسەر هەڵچنیوە و هیوادارم بتوانم بەرچاوڕوونیەک بم بە یاریزانەکانی تر و ئەو کچانی کە حەزیان لێ بێنەوە ئەم وەرزشە نەترسن لە هەڵگرتنی قورسایی تەنها ئەوەندە تەنها ئەو هیوایم هەیە کە خانمان ڕۆشنبیری وەرزشیان زیاد بکەن تێبگەن هەڵگرتنی قورسایی ئەو شتە ترسناکەن یەکە ئەوان بیری لێکەنەوە.